دوای دەرچوونی بڕیاری داخستنی مەرجە لاوەکیەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە، سەدان خێزان لە سنووری پارێزگای هەڵەبجە کە بژێوی ژیانیان لەسەر مەرجە کۆڵبەریەکان بوو لە ئێستادا بێکار ماونەتەوە. کاریگەری خراپی ئابووریشی لەسەر دۆخی ژیانی زیاتر لە 2000 هاوڵاتی لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان داناوە. بۆیە لە ئێستادا هاوڵاتیان داواکارن حکوومەتی هەرێم و ئیدارەی پارێزگای هەڵەبجە بە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی ناوەندا کار بکات بۆ کردنەوەی مەرجە لاوەکیەکان. 2000 نەفەر لە مەرزانە نانەخۆن و بژێوی ژیانیان هەیە. هەنێکیان هەیە مەسەڵەن جامعیان تەواو کردووە خەریجن کەچی دانەمەزراون پشتیان بەو ئیشا بەستووە و بەو مەرزانە بەستووە. ئەم مەرزانش داخراوە داوا لە قامێتی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و حکوومەتی عێراقیەکەین چاوێ بە بڕیارەکەیانە بخشێنەوە و بۆ هاوکاری خەڵک و بۆ بژێوی خەڵک ئەم مەرزانە زۆر پێویستن. داوا لە حکوومەت دەکەین کاراسانی گەڵە کردوان چونکە هەزاران خەڵکی وەکو ئێمە لەم سنوورانە ئیساکە داخراوە بێ ئیشە. خۆتان ئەزانن هیچ ئیشەشتری نییە، معاش نییە، هیچ داهاتێکمانی ئەو مەرزانە نەبێت. داواکەین لە حکوومەت بە سووتری کات بیکاتەوە. هەلومەرجی ئەو گوندانەی کە لەسەر سنوور بوون وا خواستوێتی کە هیچ زەویزار و ئیش و کارێکی بەو شێوەیە نەبووە کە بتوان بژێوی ژیانی خۆیان دابین بکەن، تەنها ئەوە بووە لەسەر مەرزەکان هەناردە و هاوردەکردن توانیویانە بژێوی بە ژیانی خۆیان بدەن. لە قێرانێکی وەکو ئێستاشدا سەرەکەی بە بڕیارێکی حکوومەتی عێراقی هەموو مەرزە لاوەیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕاگیراون. ئێمەش داوا لە بەرپرسانی ئیدارە و حکوومەتی عێراقی دەکەین بەها نامانەوە بێت. ئەگەر چی لە ئێستادا مەرزی بازرگانی شۆشمێ باوڵی بەردەوامی لە پسراوانی ئیدارەی پارێزگاکە کراوەتەوە، بڕیاریشە لە ناوەڕاستی ئەم هەفتەیەدا بۆ پرسی بە ڕەسمیکردنی دەروازەی شۆشمێ وەفدێکی بەغداد سەردانی پارێزگای هەڵەبجە بکات. بۆیە هاوڵاتیان بە دەرفەتی کێزانن تاوەکو بەرپرسانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە گفتوگۆ لەسەرکردنەوەی تەواوی مەرجە لاوەکیەکان بکرێت تاوەک بژێوی ژیانی هاوڵاتیان بەرەو باشتر بڕات و سەدان خێزان بگەڕێنەوە سەر کارەکانیان. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.